بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. شوي جمعي مباركة شوي صلوات لسر داري حضرة رسول أكرم صلى الله عليه وسلم. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الخليل المختار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. عزيزان خوشويستان، لكتابكي ما وصاي مدرسة السيرة العنبرية، الوردة العنبرية في سيرة حظ خير البرية، لباسي سيرو جياني فربركتي پیغمبر صلى الله عليه وسلم، گەشتین ئەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاش ئەوەی کەوا چووە مەدینە، چووە ماڵی حەزرەتی ئەبا ئەیوبی ئەنساری خالیدی کوڕی زەیدی نەجاری ئەنساری کە میواندارێکی باشی چاکی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم، زۆر بە ئەدەب لە خزمەت پێغەمبەرا بوو، خۆی و سەرۆت و سامانی حرەسی پێغەمبەر بوون، خزمەکاری پێغەمبەر صلی الله عليه وسلم. مدەی حەوتمانیە تەقریبی یا کەمتر یا زیاتر تا مزگەوتەکەی پێغەمبەری خوا دروست بوو، پێغەمبەر لەوێ بوو. لما وصى لما بقيت زمانا مع أحبتكم من المهاجر والأنصار ذي الكرم غيرت أرض الهوى فصار أرض هدى، غيرت يثريب لاسم طيبة الحرم، وهاجر السابقون نحو طيبتكم للفوز بالفضل والإحسان والكرم، آخيت بين رجال الهجرة شرفا مع أهل الأنصار أهل العهد والذمم، 90 منهم مع 90 ناصرهم في المال والحال والإحسان بالنعم، والأوس مع خزرج في روضة الأدب صاروا كأزهار بستان على أكم، إذ أشهروا 7 مضت بدون جفا بنيت مسجد نور ثالث الحرم. شعر كان زور ما وصف فرميتي بلام أما قدر كافية ما وصف فرميت لدواي أوي كوا پێغەمبەری خوا ڕۆشتە ئەوێ لە ماڵی ئەبا ئەیوبا مدەی چەند مانگێک ماوە، ئەنجا ئەرزێکی بوو، ئەرزێک بوو لەو دراوسەی ماڵی حەزرەتی ئەیوبا، هی دووسێ مناڵی و بەنی نەجارەکان، حەزرەتی ئەیوبیش خۆی نەجاری بوو، وەکو چۆن ئەڵێی مەسەلەی هۆزی جار گۆران، مەسەلە ڕۆزایی و شاتری و شەرەفبەیانی و ها ئەمەش تەبعەن نەجار وەکو هۆزێک بووە، تیرێک بووە، ئەوس و خەزرەج، یعنی بنەماڵەی نەجارەکان. لەوێ مەسەلە ئەرزیان بووە، ئەرزەکانە تەبعەن هەندێکی مەسەلە قەبرستان بووە، هەندێکی مەسەلە ئەرزی خەدەمی بووە، هەندێکی مەسەلەی ماڵ بووە. بەهەرحاڵ ئەو ئەرزەکە لەوێ بووە، هی دووسێ مناڵەتی و بستان بووە، هەتا دارخومای تیا بووە، هەندێک قەبری تیا بووە و هەندێک مەسەلەی خەشەڵ و پیسی تیا بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای لێ کرد، فەرمووی ئەم ئەرزە بەن بە منی ئەیکەم بە مزگەوت، ئەو مزگەوتەی کە ئێستا مزگەوتی قوبانە، مزگەوتی قوبانمان باس کرد، ئەو مزگەوتەی کە ئێستا قەبری خۆی لێ ما بەینە قەبری ومنبەری ڕەوض من ڕیاض الجەنە، ئەو مزگەوتەیە کە دووەم مزگەوتە لە ئێستامان دروست کرا. یەکەم مزگەوت کە دروست کرا لە قوبا دروست کرا، لەمە ئوسیسە عەلە التەقوە، ئەوە ئاەت لە سەلاتە خوارەوە کە مزگەوتی قوبا بوو کە خێری نوێشکا خێری عومرەیەکی هەیە. بەڵام مزگەوتی دووەم کە پێغەمبەری دروست کرد لە ناو هۆزی نەجارەکانە دروست کرد، لە ئەرزی ئەوانە، بەڵام ئەرزەکە هۆزی نەجارەکان ئەمە فیدای پێغەمبەر بێ، خۆمان ماڵمان سەرۆت و سامانمان ئەکەین بە قوربانی پێغەمبەر. ئەرز چییە؟ پێغەمبەری خوا فەرمووی نە، قبوڵی ناکەم، بەڵکو من لێتان ئەکڕم بە چەند ئەیفرۆشن، جارێکی ماڵی هەتیویشە، یعنی ئەمە سەیری ئەم ڕۆژتەی پێغەمبەری خواکە صلی الله عليه وسلم، یعنی ئامادە نەبووە ئەرزی کەس داییکە، ماڵی کەس داییکە، ماڵی کەس بخوا. خۆ پێغەمبەر خۆی پارەی پێ نەبوو، هیچی پێ نەبوو، فەقط حاڵ پێغەمبەر حەزرەتی خەدیجە دەوڵەمەند بوو، پشتیوانی وەفاتی فەرمووی.
ئەو ئەندازە ماڵێک پێی بوو بەڕاستی پێغەمبەری خوا پێشتر ئیشی کردووە بە خەڵکی کرێکاری کردووە شوانی کردووە تیجارەتی کردووە بازرگانی کردووە بەڵام لە دوای ئەوەی کەوا ئەمری تەبلیغاتی پێغەمبەراتی بۆ هاو پێغەمبەری خوا کار و فەرمانی بۆ شێوازە نەما فەقیر حاڵ بوو بەڵام ئەسحابەکانی هەندێکیان دەوڵەمەند بوون حەزرەتی عوسمان حەزرەتی عومەر حەزرەتی ئەبوبەکر حەزرەتی ئەبوبەکر تیجارێکی زەخم و گەورە بوو هەر ڕەفیقی پێغەمبەری بوو پێغەمبەری خوا فەرمی ئەبا بەکر پارەت پێیە فەرمی بەڵێ هەموو ماڵەکەی مێناوە بۆ خوێنی خوا پێغەمبەری خوا چی لێەکەی لێ فەرمی هەندێک پارەم بەرێ و ئەرزەی پێ ئەرزەکەی کڕی و بە 8 دینار 8 دیناری ئەو کاتە تەمەن دیناری ئاڵتون بوو تقریبا بە 8 دیناری ئەو کاتە کڕیوەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەرزەکەیان کڕی هەرچی بە نەجارتان پارە وەرناگری پێغەمبەری خوا فەرمی نەخێر من ئەیکڕم پارەشتان ماڵی هەتیوە کەواتە ماڵی هەتی و خواردن زۆر مشکلێت بۆیە قورئان نەسی قورئانی تێدا بەزێ قڕ بەسەر ئەو دەسەڵاتەی کەوا ماڵی هەتیوە خوا حەقی هەتیوە خوا ئەو ماڵەی هەتیوی تیا و ڕێزی لێ ناگیرێت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ماڵەی هەتیوی تیا و ڕێزی لێ ناگیرێت عەرشی خوا ئەلەرزێت لە گریانی هەتیوە زۆر خەتەر بۆیە پێغەمبەری خوا فەرمی نەخێر ئەیکڕم ئەو پێغەمبەری خوا أرزكي ليكري ولما أراد صلى الله عليه وسلم بناء المسجد الشريف قال يا بني نجار ثامنوني بحائطكم قالوا لا نطلب ثمنه إلا من الله كان فاركي من الأخوة ليش ما نتوناوي فارما ناوي پیغمبر إخوة فأبى رسول الله صلى الله عليه وسلم پیغمبر إخوة من إكر قد غيكر فمن نخي قبولناكم بالكو لماضي حزي أبو بكر كفرمي أي پیغمبری نازدار من همو مالكم هنا وبخوا پیغمبری خوا پیغمبری خوا بس يشوا بو من علاقان مالام مالكم هنا وبخوا پیغمبری خوا پیغمبر نيش فهمتو مشركي لما الله حضرتك ارزقي كري ان جاء فرمي پیغمبری خوا صلى الله عليه وسلم ايشي يكمي دروس كني مزگوتك ايشي دومي دروس كني برايتي عندك هاد شيء يكمل كتشو أو يكسر بدأ عديد المشكلة بين أنصار ومهاجرين فنوي يتر يوا أبي براية تقريبا ظلم لا يكترين كان ومال وسامان وثروة انتهاية لبين يكتريا مثلا بشي تقريبا حتى عبد الرحمن يكون عوف كيك ولا مهاجرين كروشت أو يك الأنصار بيفرموا من دوجن ما هيك يعني بطلا قدم أبتو ماريكي ماڵەکەم نیوێ دەمەتەوە پێغەم حەزی عەبدوڕەحمانی کوڕی عەوف فەرمووی خوا جەزا باکە بازارم پێ نیشان بدە من ئەڕۆم لە بازارە ئیشی خۆمەکەم بەڵێ تۆ برامی تۆ کەسمی پشتیوانی بەڵام ژنی خۆت بۆ خۆت ماڵی خۆت بۆ خۆت بازارم پێشان دەبا کاسی بکەم ئەسحابی پێغەمبەری خۆ ئاوا بوون بەدڵ خۆنەویست بووە بەڵام ئەوەی بەرامبەریشی بەدڵ حەزی کردو خۆی کاسی بکاوە خۆی پارە پەیاکات چونکە کاسبیکردن عیبادەتە کوردەواری خۆمان ئەڵێ دەستی ماندوو لە سەسکی تێر جا برایەتی خستە نێوانیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اینجا شیعار و دروشمی ئەسحابەکانی پێغەمبەری خوا دراوسەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەنو نەجار جیرانەکانیان کەنیزەکانیان مناڵەکانیان ئەیان فەرموو نحن جواري بني نجار يا حبذا محمد من جار يما كنيزكي بني نجار يما غلامكاني بني نجار يما أولادي بني نجار آي چەند خۆشە حەزەتی محەممەد راوسێت بێت چەند خۆشە بەدیداری ئەو شادەبیتەوە چەند خۆشە لە قزمەت ئەو پێغەمبەرە نازدارابی صلى الله عليه وسلم وەک ئەرزم کردن جمعی ڕابردووش شعاری منداڵی ئەنسار و ئەنسارەکان کە ئینتیزاری پێغەمبەری خۆیان کرد حتا پێغەمبەر چۆن نامێت نەزم یا محەممەد و یا رەسوول الله یا محەممەد و یا رەسوول الله لە عیشقان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە پێغەمبەری خوا وعدی پێدان فەرمی حیاتم لەگەڵ حیاتتانایە ژیانم لەگەڵ ژیانایە مەرگم لەگەڵ مەرگتانایە لەناو ئێوەشە ئەبێ وەفات کرد پێغەمبەری خوا وعدەکەی خۆی بردە سەر کە گەڕاک و فەتحی مەکەشی کرد خوا دەسەڵات و هێزی پێدا ئەنسار ترسان پێغەمبەر نەگەڕێت وان پێغەمبەر گەڕاوە ناوانە وەفاتی فەرمووی لە مزگەوتەکەی خۆیان لە حوجەی دایکی ئیمانداران حەزرەتی عایشە لە کۆشی ئەوە وەفاتی فەرموو
پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ. وەک ئەرزم کردن ئەو ماڵەی کڕی بە 8 دینار بە 10 دینار لە ماڵی حەزرەت ئەبوبەکری سیدیق دەست کرا بە مزگەوتەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی جارێ ئەم قەبرانە کە تایەتی قەبرەکان لاون، قەبرەکان کۆن زۆر کۆن، یعنی بۆی عولەما ئەفەرمون ئەگەر قەبرستانێک کۆن بێت ئەتوانی هەم مردووی تری تیا بنێژی و ئەتوانی بینای تیا بکەیت و ئەتوانی بگرێ بە شارع. وەکو ئەگەر بیرمان بێت لە سلێمانی هەندێک قەبرستانان لابرد کردیان بە خستەخانە و کردیان بە جادە و بە کۆڵان هەموو وڵایەکان ئەو معلوماتوانێ. بەڵام ئەگەر قەبرەکە نەپتورکایە و نەڕزابێ حرامە بەڕاستی پێش بیابنێ. معلومە هەموو لایەکمانەوە قەبرانەکە هەندێکی تازە بوو گواستیانە، بەڵام ئەم قەبرانە زۆر کۆن بوون. پێغەمبەری خوا فەرمی ئەم ئەرزەم قەبرانەی تایە کۆن بوون تەواو تیا چوون. بۆیە لە شەڕ ئەمین دوای 100 ساڵ ئینسان ئەتوانێت لەسەر قەبرستانە بینا دروست کات، چونکە ئینسان بە 100 ساڵ بە تەواو ئێسقانەکان ئەبێتەوە بە گوڵ و بەخۆ. اینجا لە پاشان پێغەمبەری خوا فەرمی دارخورماکان ببڕن، چونکە مەجالی هین نادا. پەلگەکانی دانە بۆ سەری مزگەوتەکە، دارەکانی دانی مەسەلێ بۆ دارەڕاو بۆ کۆڵەکەی مزگەوتەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەرزەکە تەقکەن، ئەرزەکان تەق کرد. اینجا دەستیان کرد بە خشت بڕین، خشتی قوڕ، وەکو لە لای خۆشمان عادەت بوو. بەم خشتە قوڕانە مەسەلەی مزگەوتەکان بنیاتنا، کۆڵەکەکان دارخورماکان کرد بە کۆڵەکەی مزگەوتەکە. اینجا پەلکی دارخورماکان مەسەلەی دانا لەسەری ناو مزگەوتەکەی پێغەمبەری خوا شەوڕێژ و فەرقێژ نەبوو، سەرەکەی سەقفی چنچین بۆرد و گڵۆپی لیت و ناوەکەی تەبرید و مەسەلەی موبەریدە و سبلیت نەبوو. حتا باران ئەباری بەسەریان جار و ناو قڕ و سوپاوە سوژدەیانە بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. بەردەوردە بوو ناو مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. لە کاتی دروستکردنەکە پێغەمبەری خوا خۆیشی ئیشی تیا کرد لە خشت بڕینەکە لە خشتێنانەکە. حتا حەزەتی عەماری کوڕی یاسر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەیفەرموو ئەی پێغەمبەر تۆ دانیشە، ئەبێ تۆ دانیشی. حەزەتی حەمزە وەستایە تێ کرد. حەزەتی عەمار فەرمی یا ڕەزا تۆ دانیشە، مە خزمەکاری جەنابتیم. پێغەمبەری خوا قبوڵی نەبوو، فەرمی قوبڵ ئەمە ئیشەکەی تۆ شەکەم. جا دوو خشتی هێنا، خشتێک بۆ پێغەمبەر، خشتێک بۆ خۆی. پێغەمبەری خوش وەک چۆن دوعای بۆ حەزەتی ئەبا ئەیوبی ئەنساری کرد، فەرمی خوا بیپارێزە بە بردووی بە زیندوی. و موجزەکەی پێغەمبەری خوا دەدی هەم بە زیندوی پارێزرا بوو دژمن زەبەری پێنێنا، هەم بە مردوویش کاتێکە وەفاتی فەرموون ئەستەمبوڵە ناشتیان. باسمان کرد کە بەڕاستی حتا قەیسەری ئەو کاتە کە دەسەڵات بوو لە بنی شوراکان ناشتان ویستیان قەبرەکەی دەبێن بیسووتێنن، بەڵام ئەو خەلیفەی موسڵمانانی ئەو کاتە فەرمی ئەگەر بێت و دەریکەن هەرچی قەبرستانە دەک ئەیسووتێنن، هەرچی کلیساتانێکن لە ترسا خۆیان حرەسیەتە مەدانە. ئەمە مەعجزەی دوعاکەی پێغەمبەری خوا، یعنی بە مردووی بە زیندوی پارێزە. ئەنجا پێغەمبەر دوعای بۆ حەزەتی عەماری کوڕی یاسر کرد، فەرمی یا ڕەبی خوای، یا ڕەبی خوایە فەرمووی عیزەتی ئەم پیاوە زیاتر بە حەزەتی عەمار. ئەنجا فەرمووی ئەی عەمار تقتلك فئة باغية، تقتلك الفئة الباغية، ئەوانەی کە تۆ ئەکوژن فئەیەکی کۆمەڵێک و گرۆیەکی نەگبەت و بەدبەخت و چارە ڕەشە. جا حەزەتی عەماری کوڕی یاسر لە شەڕی سەحابە لە لای حەزی عەلی بوو، هەرچەندە شەڕی بینی سەحابە مەنامە دەست دەخین وەکو چۆن دەستمان تیان دەممان تیا بێ، بەڵام ئەکسەری عولەما هەمووی ئەفەرمون حەزی عەلی لەسەر حەق بووە، بەڵام بەرامبەرەکەی ئیجتیهاد بوویتر مەسەلە ئیجتیهاد بوو. بەڵام ئەوانەی کە حەزەتی عەماریان شەهید کرد یعنی کۆمەڵی منافق و بەدبەخت و پاڵان دا بۆ حەزەتی معاویەوە بە حساب دیفاع لە حەزەتی معاویەکەن، بەڵام کۆمەڵە فیتنە و ئاشوب و ئاژاوگەڕ ئەوانە حەزەتی عەماریان شەهید کرد. ئەمە موعجزەی دوعاکەی پێغەمبەری خوایە، موعجزەی فەرمایشەکەی پێغەمبەری خوایە. پێغەمبەری خوا فەرمووی ئەی عەمار کەس تۆ ناکوژێت بەڵکو کۆمەڵێکی باغی و نەکبەت و بەدبەخت بەناو دیرۆتەوە کوژن. ئەو لە شەڕی بینی سەحابە ئەو کۆمەڵە بەدبەختە حەزەتی عەماریان شەهید کرد. بەهەرحاڵ شیعاری ئەنسار لە کاتی دروستنەوەی مزگەوتا بەدڵخۆشی ویان فەرموو اللهم إن الأجر أجر الآخرة فارحم الأنصار والمهاجر. بەڕاستی خوایە ئەجر و پاداشتی قیامەتە والعاقبة للمتقين.
خير من الدنيا ما فيها قيامة بالراسي انجا خواه الرحم بأنصار ومهاجرين فيها مشي عاركان وبارحال مزقودي في غمري خواه دروز بو مزقوتكي آوا دواتر في غمري خواه فرمي أمش كمالكي منا كمالي من حزب في غمري خواه دروز كلمة حزب عائشة مالي مسألة حزبي حفصة يكبيك خزانكاني في غمري خواه صلى الله عليه وسلم دواتر كنزيكي لمزقوتك في غمري خواه هر أو مزقوته هر أو مالا كمالكي حزب عائشة وبقبري في غمري خواه ولا نيوان من بركات في غمري خواه فرمي أم مالي منه أم قبري منه لقل مسألة من بركة منها باقي لباقاني باش بوي براسي نوش كردنا والروزا خيره دعاء كردنا خيره اوش مسجود كيف يا غمري خواه كدروسي كده والله او توسيعي في دراوه همي حرمه وبس حرمي اسلام اجماله كريت لدواي ما كدوم حرمه او صد هزار خيري نوجكي صد هزاره ام خيري نوجكي بهزاره مزجوتي مسألة قبليه كم مسلمان قدسي داقي كراو ايوه بين صدر جا خوش ويستان ليلة شاهين كوتاي بابتو درسي مشومان سيري في غمري خواه كاس مزقود دروس كرا بلام دعاي مزقود بي سي با بان ابي ومزقود مسألة كم جا دروس كرا رويلا بيت المقدس كر دعاي ام بامري جبريل ومسألة بامري خواه بجبريل هات رويان كذا قبلي كعبه يستا كم جا مزقود رويان لقدس دروس كر القدس قبلي مسلمان يكمبو جا ان شاء الله باذن خواه لدرزكاني ترى لباسي في غمبر وصحابي في غمر خواه خدمتي اصحابي في غمر خواه وفي غمر خواه او درساني براسي في ويست اما لسيري في غمر خواه بو خمان بو مال باسكن وبيكينا درسي روجاني خمان بو اوي كوا بتوانين هميشه ودائم لقل في غمبرها بشين بمحبتي او بشين لقل صحابه كان بشين بمحبتي او انا بشين بأميدي اوي كوا بختور بين بعزت بين لدنيا ولا قيامة أخوائي جورا استربرزوا بعزت مانكا يا ربي خويا لا تفارقنا وقنا وتعاني كمان باو دايك ما خوش به عاقبة مان بخير بيرا لقد أو بيغمبرا كمان كروا صلاة كان ممكن أو بيغمبرنا زار صلى الله عليه وسلم لدفتري تايبتي خويا كأواني كصلوات يسلي أدن نايو أنتم ماركان نايو خويا نباو دايكا خويا نايو خمان نايو باو دايك مان أو بيغمبرته مالكا صلى الله عليه وسلم لإستا وتا قيامة دعاء خير ما بوكا شفاعتنا بوكا تكاما بوكا دعائك بيت معي إصلاح حالي هما مخانا ودما داما دعائك حسن خاتمة بنسيمان بيت دعائك قال سوء خاتمة لا ما دا دعائك بيت فاي تبارك وتعالى لا ناخوشيو بلاو وباو ظالم مستوكار وجبار خائن وخوفروش بارزامك دعائك بيغمبر ما بوكا دا كرم كوا بو دعاء بإيمان ودين وبجين ومبرن زندوبين للروج قيامة شال جر بيدا خبير وزكاة بين كالمسلاوة لا إله إلا الله محمد رسول الله بدست مباركان في آيك وسلمان باتيم دعائك ببيت معي شفاء نخوشكا مان شفاء دلو درون مان دعائك ببيت معي عزتي دين ودنيا مان دعائك ببيت معي إصلاح حالي خمان وخانا ودمالهم دال مان دعائك ببيت معي هرزاني خاك ولاة الاجتماع مان بيت معي فريقي خاك ولاة الاجتماع مان دعائك ببيت قلغان وببيت قلاء ببيت وكاري باراستني خمان وخاك ولاة الاجتماع مان لهمو وباو ناقوشي وزالون واستمكارك آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. الفاتحة.